او یاوەرانەی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەمووی لە تیشکی نوری پێغەمبەرەوە ئەم زوهدە فێربوو بوون. ئەو زوهدەی کە ئیمامی ئەحمەدی کوڕی حەنبەل ڕەحمەتی خوای لێ بێ، ئەو ئیمامە بەڕێزە کە 600,000 حەدیثی لەبەر بوو، ئەو ئیمامە بەڕێزەی لەسەر ئەوەی کە نەئەبوو بە قازی، نەئەبوو بە کار بەدەست، لە ڕۆژێکە 1000 جەلدەیان لێدا، 2 جار دەستنوێژیان بۆ شت بۆ نوێژی عەسر، هەر دەستنوێژیان بۆ ئەشت و ئەبورایەوە، دیسان دەستنوێژیان بۆ ئەگرتەوە. ئەو هەموو ساڵانەی لە زیندانا بردەسەر کە ئەیان کرد بە مەسئول و نەیەویست. لە ئیمامی ئەحمەدیان پرسی ڕەحمەتی خوای لێ بێ زوهد لە دنیاە چییە؟ فەرمووی قەسر الئەمەل، ئەوەی ئەوەندە هیوا درێژ نەبی لە دنیاە، وا بزانی هەرچی ئومێدت هەیە هەمووی لە دنیاە دێنە دی. لە عەبدولواحیدی کوڕی زەیدیان پرسی کە ساڵی 177 هیجری کۆچی دوایی کردووە و یەکێکە لە تەلەبە زاهیدەکانی حەسەنی بەسری ڕەحمەتی خوا لە هەمویان. فەرمووی الزهد في الدینار والدرهم، زهد لە پارەیە، لە سەرۆت و سامانایە. لە شێخ جونەیدی بەغدادیان پرسی ڕەحمەتی خوای لێ بێ کە ساڵی 297 هیجری کۆچی دوایی کردووە و شێخ جونەیدی بەغدادیش مەعروفە. شێخ جونەیدی بەغدادی پیاوێکە بە کتاب و سوننە ئەیبینی. منهەجی شێخ جونەید ئەوە بوو کە هەرچی شتێک مطابقی قورئان و سوننەت نەبێ وەری نەئەگرت. زهد و دنیایی، زهدی دنیایی ئەوەندە بەهێز بوو، ئەو ئیماندارێتی و تەقوا و دینداری ئەوەندە بەهێز بوو، فراستێکی زۆر بە قووەت خوا پەیدا بوو. ئەڵێن جارێک لە مەجلیسی شێخ جونەیدی بەغدادیە، گەنجێک هەستا لێی پرسی، وتی شێخ جونەید فراسەتی مسلمان چییە؟ کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێت اتقوا فراسة المؤمن فإنها تعمل بمشيئة الله، یان بنور الله لە ڕیوایەتی ترمزیە. گەنجەکە پرسیوتی شێخ جونەید ئەو فراسەتە، یعنی ئەو دیقەتی چاوی ئینسانی مسلمان کە حەق و باڵی پێ ئەناسێتەوە، ئەو فراسەتە چییە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ لێی بترسن سڵی لێ بکەنەوە چونکە بە نوری خوا ئیشەکە. شێخ جونەید ڕەحمەتی خوای لێ بێ سەیری ناو چاوی گەنجەکەی کرد و پێی وتی مەگەر کاتی ئەوە نەهاتۆ تۆ مسلمان ببی؟ گەنجە لە تاوە هەستایە سەر پێ و شایەتمانی هێنا چونکە مەسیحی بوو، خۆی گۆڕی بوو، هاتبوو ناو مەجلسی شێخ جونەیدی بەغدادیەوە بۆی ئیمتیحانی کە. شێخ جونەیدی بەغدادی ئەو ئیمانە کە دەست بەجێ کاریگەری لەسەر فراستەکەی ئەوە هەبوو کە پرسیاری کابراشی ئیستیعاب کرد و توانیشی خوای گەورە ئەوەشی پێبەخشی بوو کە بزانێ مەبەستی لە پرسیارەکە چییە و خۆشی چێیە. ئەم شێخ جونەیدە گەورەیە لێیان پرسی زوهد لە لای تۆ چییە؟ فەرمووی استصغار الدنیا، بچووکردنەوەی دنیاە، ومەحو آثارها من القلب، ئەوەیە کە ئەسەری دنیا لە دڵ و دەروونت دەرهێنی، نەهێڵی ئاسەواری دنیا لە دڵ و دەروون تابێت، دنیا بەدەستەوە بێ. ئەبوو سولەیمانی دارانی ڕەحمەتی خوای لێ بێ پیاوی زاهیدی عەسری خۆی کە ساڵی 215 هیجری کۆچی دوایی کردووە و یەکێکە لە تەلەبە نەجیب زادەکانی سوفیانی ثەوری ڕەحمەتی خوا لە هەموویانەی فەرموو زوهد ئەوەیە تەرک ما یشغل عن الله، زوهد ئەوەیە کە هەرچی شتێک لە خوا دوورە خاتۆ تۆ لەی دوورکەویتەوە. سەیریکەن برایانی بەڕێزم، ئەم پۆلە ئیماندارە مسلمانە، ئەم کەڵە پیاوانەی پێشڕەوانی ئومەتی ئیسلام و تەلەبەی سەحابەکان سەیریکەن چۆن تەماشایان کردووە، زوهدیان چۆن بینیوە، کۆڵی دنیایان چەند سووک بووە. ئیمامی ابن تەیمیە ڕەحمەتی خوای لێ بێ پیاوچاکێکی تر و زانای خواناز بە دوای ئەوانە کە هاتووە ساڵی 728 هیجری کۆچی دوایی کردو ئەفەرمێ زوهد تەرک ما لا ينفع في الآخرة، زوهد ئەوەیە ئەو شتەی سوودی بۆ قیامەتت نییە لێی گەڕێ، وازی لێ بێنە. والورع ترك ما تخاف ضرره في الآخرة، أما ورع لو بقوة أويك واز لهرچی شتێک بێنی
کە بزانی مەترسیەکی بۆ قیامەتت هەیە، کە بزانی لەمپەرێک لە ڕێی قیامەتتا دروست دەکە، بزانی حەسەناتت لەوێ تۆزێک کەلێنێکی تێخە، بزانی تای تەرازوی گوناحەکانت قورسترەکە، لێی گەڕێ بەجێی بێڵە. ئیمامی خواناسی گەورەش ئیمامی ابن القەیم تەلەبەکەی ئیمامی ابن تەیمیە ڕەحمەتی خوای لێ بێ کە ساڵی 758 هیجری کۆچی دوایی کردووە، فەرمێ: والذي أجمع عليه العارفون أويك وأخواناسان لسري الريكن أويا أن الزهد سفر القلب من وطن الدنيا. بريتيا لويك الدلو درون دل أم قشتاكا برو خواي پروردگارو لن دنياي نشتجيبونا دورا كويتو. وأخذ في منازل الآخرة كوتنا سري منزل بمنزل جاي ريبازي آخرته. دەی کواوانەی کە بەم سەفەرەیار کەوتونەتە سەرڕێ، کوا کاروانی خواناسان و خواپەرستان ڕوویان لەکوێ ئێستا؟ چەندیان کەوتونەتە سەر ئەم ڕێگای خواناسانە و لەم دنیا قەڕەباڵغ و پڕجەنجاڵیەی دنیا ویستیە، شەقیان لە دنیا هەڵداوە و کەوتونەتە ڕێی خواناسان. کوانەوانەی قۆڵیان لێ هەڵکردووە و بڕیاریان داوە کە کۆڵی دنیایان سووک بێ، بڕۆن بەرەو ئاخیرەتیان. کوان ئەو کەسە خواناسانەی کە شەو نوێژیان بەردەوامە و قورئان خوێندنیان بەردەوامە و ڕوویان لە خوایە و دڵی پاک پڕ ئیمان پڕ نور پڕ بۆتەوە لە خۆشەویستی خوای گەورە و ڕوویان کردوتە خوای گەورە و لێیە پاڕێنەوە، کوان ئەوانەی کەوتونەتە ڕێ. یاوەرانی پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام ئەیانزانی کە زاهید بوون لە دنیایە یعنی چی؟ زهد لە دنیایە ئەوەیە کە پێغەمبەری نازداری لەسەر بوو عەلەیهی سەڵات وەسەلام. خۆ زاهیدێتی ئەوە نییە تۆ حەڵاڵ لە خۆت حەرام کەی، ئەوە نییە لەزەت لە دنیا نەکەی، ئەوە نییە جلی جوان لەبەر نەکەی، ئەوە نییە شتی خۆش نەخۆی، ئەوە نییە کۆشک و تەلاری شت نەبێ، ئەوە نییە نەچیتە سەیران و لەزەت لە ژیانەکەت نەکەیت و ئاڵ و واڵای ژیان هەمووی نەبینی، بەڵکو زاهید بوون ئەوەیە کە هەرچی هەتە لە دەستا بێ هەمووی ببنەوە بە عیبادەتێک بەکاری بێنیتەوە لە ڕێی خواناسیە و لە ڕێی خواپەرستیە. مەرجە لە دەستا بن نەگن لە دڵتا، ئەوەندەی دڵ پێخۆش مەکە بۆی کە لە دەستت بۆەوە ئەوەندەی خەفەت لێ نەخۆی. ئەگەر سەرۆت و سامانت لە دەستا بوون تۆ هەر عەبدی خوایت و زاهیدی، ئەگەر سەرۆت و سامانەکەت لە دڵتا بوون تۆ عەبدی سەروەت و سامانەکەیت و لە خوا دوورتر کەوتوویتەوە. تۆ ئەو کاتە ڕوود لە دنیایە و پشتت لە قیامەتە. ئیمامی ابن القەیم ڕەحمەتی خوای لێ بێ کە وەسفی زوهدەکە فەرمێ: زوهد مانای ئەوە نییە دنیا شەقتێ هەڵدەی، زوهد مانای ئەوە نییە واز لە دنیا بێنی بڕۆی لە چیایەکە بۆ خۆت بژی فەقیر و هەژار و ڕەش و ڕوود بکەوی هەر نان و خوێ بخۆی. نا، وەکو ئیمامی ابن القەیم ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ: خۆ سەیدنا سولەیمان و سەیدنا داود هەم پێغەمبەرن هەم مەلیک بوون، دەسەڵاتدار و لەسەر سوڵتە بوون، بەڵام گومانی تیانیە کە زاهیدترین کەسی زەمانی خۆیان بوون. خۆ هەرچی سەروەت و سامان و مڵک و ئافرەت هەیە لە بەردەستیان نابوو، بەڵام ئەوانە چەند بە زاهیدی ژیاون. خۆ پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام نۆژنیشی هەبوو، بەڵام لە هەموو کەسێک زاهیدتر بوو لە دنیایە. عەلی کوڕی ئەبی طالب، عەبدوڕەحمانی کوڕی عەوف، زوبەیری کوڕی عەوام، عوسمانی کوڕی عەفان، طەلحەی کوڕی عوبەیدوڵڵا، ئەمانە هەمووی دەوڵەمەندەکانی مەدینەن. زۆریان لەمانە عەشەرەی مبەشەرەن. زوبەیری کوڕی عەوام عەشەرەی مبەشەرە بوو، بەڵام کۆشکەکەی لە بەسڕەیە بەرزترین کۆشکیش بوو، مژدەی دنیاشی پێدرا بوو. کەوا بوو زاهید بوون لە دنیایە ئەوە نییە کە هیچت نەبێ، زاهید بوون لە دنیایە ئەوەیە کە سەروەت و سامانەکەت لە دڵتا نەبێ، دڵت ئەوەندە پێوەی نەبەسرابێتەوە بەخیل و چروک و پیسکە و ڕەزیل بی وابێ لە دەستت نەبێتەوە. ئەوە هی ئەوەیە کە لە دەستا بێ دڵت بە خوای پەروەردگار خۆش بێ و بە ڕێبازی ئەو خۆش بێ.
حەسەنی بەسری ڕەحمەتی خوای لێ بێت تەلەبە نەجیب زادەکەی 500 سەحابە أفرمي ليس الزهد في الدنيا بتحريم الحلال ولا إضاعة المال ولكن أن تكون بما في يد الله أوثق منك بما في يدك. زاهد بون للدنيا أونيك حلال لخوت حرامك يا سروت سامانت بفيرو بدي بلكو أويك هزد بكي أو ساماني لدستي خواي پروردگارا كتو مالكي أوي خاونيد مهمتر و زیاتر بێ وەک لەوەی کە لە دەستی خۆتایە. یعنی ئەوەی کە کردوتە بەخێر، ئەوەی سەدەقاتە، ئەوەی گەنجینەی قیامەتە، زۆرتر بێ لەوەی لە دنیاە هەتە. خێری بەردەوام لێ بکەی. کابرایەک هات بۆ لای ئەم حەسەنی بەسریە ڕەحمەتی خوای لێ بێ، وتی دراوسەیەکی خواناسم هەیە فالوذەج ناخوا وەکو ئاسکریمی ئەم زەمانەوا بووە. حەسەنی بەسری فەرمووی بۆچی نایخوا؟ وتی وەڵا ئەڵێ ئەترسم بیخۆم و شوکرانەی خوای بە تەواوی لەسەر نەکەم کە شتێکی خۆشە. وتی آخر جا دراوسێکە نەفامە بێ ئەقڵە بۆ ئەو شوکرانەی خوای گەورەی کردووە لەسەر ئەو ئاوە گەورەیە، بۆ سوپاسی خوای کردووە لەسەر نیعمەتی ئاو. آخر نیعمەتی ئاو نیعمەتی ژیانی پێوەیە. وجعلنا من الماء كل شيء حي. ئێمە لە ئاو هەموو شتێکمان زیندوو دروست کرد. هەموو سەبەب ئاوەکەیە کە تەڕوبەلی ژیان هەمووی تەڕواڵە دیارە. کەوا بوو برایانی بەڕێزم ئینسانە بێت تەماشای ئەوە بکە بزانێ ئاخۆ چەند لە دنیاە زاهیدە. لە دڵ و دەرونی خۆتا ئەمە بڕوێنە و سەیری بکەرەوە بۆ ئاو ڕێبدەرەوە لە سەحابە، ئاو ڕێبدەرەوە لە تابعین، ئاو ڕێبدەرەوە لە تەلەبەکانی پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام. بزانە هەر یەکێک لەمانە چۆنیان ڕوو لە خوای گەورە کردووە.